ئازیزانی ئەمە لە شوێنەکەن سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش بێت بەختەوەرین کە ئەمڕۆژ دەرفەت هەبووە لە شاشە ڕەنگینەکەی کورسات و پرۆگرامی ڕۆژێکی نوێ لەگەڵ ئێوەی ئازیز بەردەوام بین هیوادارین هەموو لایەکتان تەندروستێکی زۆر زۆر باشتان هەبێ و ئەمڕۆ هەر پلانێکتان داناوە بۆ بەڕێکردنی کار و چالاکیەکانتان زۆر بەباشی پلان و چالاکیەکانتان بەڕێ بکەن ئەگەر دەرفەتیشتان هەبێ بتوانن لەگەڵمانە بن تا کۆتایی پرۆگرامی ئەمڕۆ چونکە چەندین تەوەر و بڕگەی جیاواز ئامادەیە کە دڵنیام لەوەی کە ئێوەی ئازیز دەتوانن سوودی لێوەرگرن ئەمڕۆ من لەگەڵ تاوی هاوکارانم و هاوکارم ڕەوەند بەرگە و بابەتەکانی ئەمڕۆ ڕۆژێکی نوێتان پێشکەشەکەین فەرموو ڕەوەند. دەستخۆش لە نەسڵاوتان نەبێ و کاتەوە کاتێکتان باش ئەزیزان و خۆشەویستانی کورسات پرۆگرامی ڕۆژێکی نوێ هیوادارین هەمیشە لەش ساغ و تەندروست باش و دڵخۆش بن پرۆگرامی ڕۆژێکی نوێتان پێشکەشەکەین و وەک هەموو ڕۆژێکی دیکە با کۆمەڵێک بڕگە و تۆر و بابەتی جیاواز لە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویستا بین هیوادارین ئێوەش کەمتر لە دوو کاتژمێر بینەری پرۆگرامەکە بن و لەگەڵمان بمێننەوە لەگەڵ خواردنی خۆشا بینە چۆنە ئەوەنە باشن ئەوەنە باش ماپرس کەسمان خۆمان بۆ ناگیرە ئەومە حەزمان لە خواردنی زۆر حەزمان لە خواردنی زۆر حەز لە برنجی کوردی ئەژنۆ مشکێ چونکە خۆ زۆر شارەزایتیە لە دروستکردنی تر بەس بەدە فەرقی چی هەموو حەزمان لە خواردنی زۆر باشەیە حەزمان لە خواردنی خۆش هەیە حەزمان لە برنجی کوردیەکە هەیە کە لاانە باسیەکە جا بەرە و کەشەکە قسەژەکەی بوورەکە کەش ئاوە سارد و سەرما بێ و چینە وەرزە ساردەکانەوە بۆ ژەبردەکە بۆ کڕینی قاز و قەل زۆر خۆشە بەڕاستی بەڵام هەموو خواردنێک لە کەشی ساردە نازام هەستەکەم تام و لەزەتێکی تایبەتر و خۆشتریەوە نیە بێگومان وایە جا تەوەری یەکەمان باز لە خۆراکەکەین باز لە خۆراکی تەندروستەکەین باز لەواکەین تا چەند خۆراک و خواردن کاریگەری هەیە لەسەر پیربوونمان لەسەر تەمەندرێژیمان داتایەکیش هەیە بەپی داتایەکە لە بەریتانیا بۆ ساڵی پار 75,000 هاوڵاتی گیان لە دەستدانی پێشوەختەیان هەبووە بە هۆکاری خۆراکی ناتەندروست جا بەریتانیا ئاوا بێت ئەی هاوار بۆ وڵاتانی تر وایە وڵاتە پێشکەوتەکان بۆ شێوازە بنەبێ وڵاتەکانی تر چۆن و بە شێوازەخەوە کەواتە زۆر کادراوەند ئەو خواردانەی کە حەزمان لێتیا خودت ئەو خواردانی کە زۆر خۆشن قسێکەیە لە لای ئێمە هاوڵاتیان ئەڵێن خواردن زۆر خۆشەکان بە خواردانی کە زۆر تایبەتن لامان ڕەنگە زیانی تەندروستی زۆری هەبێ بۆ نمونە خواردنی چەور و سوێر و ئەم بابەتانە بە دڵنیاییەوە زەرەروزیانێکی زۆر بە تەندروستی ئەماگەنێ کە دوجار ئەو بەڕێزەی کە ئەمڕۆ لامان ئامادا بێ و پسپۆڕە زانیاری وردمان ئاەتێ لەسەر ئەوەی کە کام خواردنانە تۆ بخۆی ئەبێتەوە کارێک بۆ ئەوەی کە تۆ تەندروستێکی باشت هەبێت بگومان تەمەەن بەدەست خی گەورەیە ڕەوەند وەنیە بەڵام ئەم بابەتە لە دەستی خۆتایە ئەگەر تۆ بێت و خۆت بەدەستی خۆت نەخۆش بەدەستی خی گەورەیە لە چارە نووسمان نووسراوە کە چەند ئەژین بەڵام چۆن ئەژین ئەو لە دەستی خۆمانەیە کە ئێمە چۆن کۆتاییەکانی ساڵتا لەسەر جێگابیت و خزمەتێکەن یان هەر خۆت بە پێوە وەستیت ئەمە بە تەندروستێکی باشەوە ئەمە شتێکی ترەوە نیە کەواتە خواردن کاریگەریە بێ لەم خواردن کاریگەریکی زۆری هەیە میوانەکەمان باسیەوە کات بەڵام پێشەوەی کە بچینە لای میوانەکەمان و باسی تەوەری سەرەکی بەرنامەکە بکەین هەواڵێکی دڵخۆشکار کە دوێنێ ڕۆژنامەیەکی جیهانی بڵاوی کردەوە لە نێو سەدان هەزار کتێب لە نێو دەیان هەزار نووسەری جیهاندا کتێبی یان بەرهەمی نووسەرێکی گەورەی کورد بەختیار عەلی چۆتە 100 کتێبی سەدەی 21ەم ڕۆژنامە جیهانیە کتێبەی دیاری کردووە وەک کتێبی سەدەی 21 کتێبەکەی بەختیار عەلی وەکوش کە ڕۆمانی دووهەمین هەناری دنیاە کە لە ساڵی 2002 ئەم کتێبە نووسرا و بڵاو کرایەوە کە چەندین چاپی هەیە ئەم کتێبەژێکێکە لەو 100 کتێبێک کە لە سەدەی 21 دیاری کرا لەلایەن ئەو ڕۆژنامە جیهانیەوە کە پۆلنکاری کراوە لە نێو نووسینی چەنەها نووسەری جیهانی لە ئەدەبیات و معریفەدا کە ڕۆمانی دووهەمین هەناری دنیاژێکەکە لەو کتێبانەوەیکە لەو نووسینانە ڕۆمانی دووهەمین هەناری دنیا وەرگەڕاوەتە سەر چەندین زمانی دیکە لەوانە فارسی تورکی عەرەبی و ئینگلیزی ئیتاڵی ئەڵمانی کە دەنگدانەوەیکی زۆر باشی هەبووە نەک لە هەرێمی کوردستانە کەواتە لە تەواوی دنیاە دەنگدانەوەی هەبوو و ئەکرێت بڵێن ئەمە کارێکی زۆر گەورەیە و هەواڵێکی زۆر دڵخۆشکەرە کە کتێبی نووسەرێکی گەورەی کورد
بەم جۆرە بچێتە ریزبەندی 100 کتێبی جیهانەوە. بەڵێ بگومان ئەمە جێگەی فەخر و شانازیە بۆ میلەتی کورکان و سەرێک بتوانێت ئەو دەستکەوتە باشە بەدەستبێنە. ئێمەش لێرەوە پیرۆزبایی لە نووسەری گەورەی کورد بەختیار عەلیەکەین بۆ ئەم دەستکەوتە مەزنەی کە لە بواری نووسینە بە دەستی هێناوە. بەڵێ ئێمە بەردەوامە بین لەگەڵتان وەکو پێشتر باسمان لێوە کرد ئەمڕۆ یەکێک لە تەوەر و گفتوگۆکانی ئەمڕۆی پرۆگرامی ڕۆژێکی نوێ باز لە خۆراکی تەندروست و کاریگەریەکەین لەسەر تەمەنەکانی مرۆڤ. باسمان لەوە کرد کە تەمەن لەلایەن خۆی گەورەوە دانراوە، بەڵام بابەتێک لە دەستی خۆمانایە ئەویش ئەوەیە کە ئێمە چۆن و بە چ شێوازێک بژین. ئەو خواردانی کە تۆ ڕۆژانە لە ژەمە خۆراکیەکان تا بەکاری هێنی ئەمە تا چەندێک ئەبێتەوە کارێک بۆ ئەوەی کە تۆ کەسێکی تەندروست بیت بە تەندروستانە ژیان بەڕێ بکەی. ئەو خۆراکانە کامانن کابێتە هۆی بە تەندروست هێشتنەوەی ئێمە. بەڵێ ئێمە زۆر حەزمان لە خواردنی خۆشەوەکو لەگەڵلانەیە باسمان کرد، حەزمان بە خۆشخۆری هەیە، ینی خۆشخۆرین، حەزمان بە خواردنی باشە، حەزمان بە برنجی کوردیە، بەڵام ئایا ئەم خواردنە تا چەند کاریگەری هەیە لەسەر تەندروستیمان و تا چەند کاریگەری هەیە لەسەر ئەوەی کە زوو پیر بین و کاریگەریشی هەیە لەسەر ئەوەی کە تووشی مردنی پێشوەختە بین یاخود تەمەنمان درێژ بێت. داتایەکشمان باس کرد کە لە وڵاتی بەریتانیا لە ساڵی 2023 75,000 جانەندەزانی پێشوەختە هەبووە تەنیا بەهۆی خۆراکی ناتەندروستەوە. میوانی بەرنامەکەمان گفتوگوی زیاتری لەگەڵاکەین و باسی خۆراکی تەندروستی لەگەڵاکەین. ئایا بەڕاستی بەچی ئەوترێ خۆراکی تەندروست و بەچی ئەوترێ خۆراکی ناتەندروست و تا چەند خۆراک بەگشتی کاریگەری هەیە لەسەر تەندروستیمان و تەمەندرێژیمان و جانەدەزانی پێشوەختە لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر زانا ئەحمەد پسپۆری خۆراک و شارەزا لە بواری تەمەندرێژی گفتوگۆکەین کە بەڕێزیان چەندین لێکۆڵینەوە و توێژینەوەیان هەیە لە بواری خۆراکە، لە بواری خۆراکی تەندروست و خۆراکی ناتەندروستە و گرنگترین خاڵ کە باسی لێوە کردووە کە من بینیومە دکتۆر زانا باسی لەوە کردووە کە ئێمە ئەتوانین تەمەنمان 120 ساڵ بێت تەنیا بە خۆراکی تەندروست. ئایا بەڕاستی ئەم پرسیارە ئاراستی میوانەکەمانەکەین هەر بەڕاستی بە خۆراکی تەندروست ئێمە ئەتوانین تەمەنمان بگاتە 120 ساڵ و باسی لەوە کردووە لە 40 بۆ 50 ساڵی داهاتووە تەمەندرێژی زۆر زیاترە بێت. لە ماوەکانی ڕابردووە تەمەنی مرۆڤەکان زۆر کورتتر بووە وەک لە ئێستا، بەڵام ئێستا بەهۆی پێشکەوتنەکانەوە بەهۆی خۆراکی تەندروستەوە و بەهۆی ڕۆشنبیریمان بۆ خۆراک و ژیانمان لایفستایلی ژیانمان ئێستا تەمەن درێژتر بووە. بەگشتی گفتوگۆی تەورەکەمانەکەین و باسی خۆراک و تەمەندرێژی و تەندروست باشیەکەین لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر زانا ئەحمەد پسپۆری خۆراک و شارەزا لە بواری تەمەندرێژی. دکتۆر فەرموو. بەخێر بێت دکتۆر جان بەخێر بێت. دکتۆر هەر بەڕاستی خۆراک پەیوەندی هەیە بە تەمەندرێژیەوە؟ بەڵێ بەتەکیدی، ینی ئێمە شتێکمانە پێوتێ ئۆکسیدێتیڤ سترێس یاخود سترێسی وەکۆڵی ئۆکساندن. ینی مرۆڤ طبعاً بەشتی زۆر ینی تەمەنی ئەڕوا بە غازاتی خراپ بە هەڵمژینی دوو کەڵی خراپ مەسەن مجموعەشتی سەرەتاناوی، بەڵام ئەوەی کە زۆرتر دائیمەن ئەو سترێس خاسر لە شوبرتی لە خۆراک ڕۆژانە تۆ هەموو دقەیەک یانی خۆراکە خۆی تۆمانە. جا ئەمە ئەگەر خۆراکی تەندروستیش بێ هەر بە هەمان شێوە هەمان تەسیری هەیە بۆ تەمەن جاوەڕە ئەگەر خۆراکە کاریگەریە چۆن دروستە بێت دکتۆر؟ بەڵێ کاریگەریەکە ئەوەیەکەوە لە ناو مایتۆکۆندریای خانەکانمانە ئێمە لەسەر مستەوای مایتۆکۆندریای خانەکانمان کاتێک خۆراک بڕێکی زۆر لەو میتابڵایتی لە هەرسێ پێکاتە سەرەکیەکە کە بریتە لە چەوری و پرۆتین و کاربۆهیدرێت کە ئەڕاتە ژوورەوە ئەو ئۆکساندنە خۆی بارگرانیەکە لەسەر خانەکە و لە بایۆلۆجیای خانەکانمانە بەداخەوە ئەوە ئەبێتە هۆی ئەوەی کەوا تەمەن بڕات. یعنی هەر تەمەن لەگەڵ یەکەم پاروی خواردن کە ئەی خۆی تەمەن دەسەکەەوە ڕۆشتن. باشە کاوتە دکتۆر گرنگە لە مناڵی و کە مناڵ فێری خواردن پێدانێکی تۆ لەو تەمەنە مناڵی و کار لەسەر ئەم بابەتە بکەی بۆ ئەوەی کە تەمەنێکی درێژ بەخشی بەو کەسە؟ بەتەکیدی پێویستە مناڵەکانمان وا فێرکەین کەوا ینی ڕژەمێکی خۆراکی هاوسەنگی تەندروست بەکاربێنێومانە. ژەمێکی خۆراکی هاوسەنگی تەندروست مەبەستە لێ چێ دکتۆر؟ چ خۆراکێک گەگرێتەوە؟
مثلا بۆ نمونە یەکەم دوورکەوتنەوە لە هەموو کاربۆهایدرێتە پاڵەوراوەکان ینی کاربۆهایدرێتی پاڵەوراو کە بریتە لە شەکر و شەکرەوات و بنێشت و نەستەلە و بسکیت و نازان چی و ئەمانە بەدەر لەوەی کە بڕێکی زۆر هۆی کاربۆهایدرێت بە بڕێکی کەم پێویستە بە لەشی مرۆڤ بە بڕێکی کەم بەڵام ئەو بڕێ کە ئیسە ئێمە ئەیخۆین لە ژیانی ئێمە لە کۆمەلگای ئێمە باشە هەڵسەنگ نییە ینی لە ساڵ 65 بۆ 70 ئەو خۆراکانی کە ئیسەی خۆین هەمووی کاربۆهایدرێتیش بە بڕێکی زۆر هەوکەرە ئەو هەوکردنش کە باسمان کرد ئۆکساندن زۆرەکات لە ئەنجامە دەبێتە هۆی ئەوەی کەەوە خانەکانمان ژەنگە یعنی لە ئەخیرایان لە کۆتایی ژیانمانە هەروکو چۆن مریشی خێتە ناو فڕنێک ینی مەسن لە ئەخیراگە هەردەرینێ حتا بە تەواتی ئەبێ بە یەک پارچە خەڵوز لەشی مرۆڤش ئەوە خۆی ئەخواتەوە لە بیدایەتەوە ئەو پرۆسەی کە سەریعێکە بریتە لە ئۆکساندن ئۆکسیجنیشن ینی ئۆکسیژین کە لەگەڵ خۆراکە بێتە هۆی بوزە و لە ئەنجامە دەردانی دۆمەکسیدی کاربۆنەمانە لەبەرەوە کەمخۆری یەکێکە لە شتانی کەوا بێ پێویستە منداڵەکانمان فێرکەینەوە کەمخۆری خۆی یەکێ لە کورداری ئەوتیانە کەمخۆری دایم خۆر نا عفو ئەڵێ ئەو کەسی زۆرە خوا زۆر ناژی مەسەڵەن وەرمونە بە تەئکیدی وها بۆ شتێکی زۆر هەر لە خۆشانەوەی ناونتە بەڵام بە تەئکیدی ئەو کەسانی کەوا زۆر خۆنەمانە بڕی زۆر خواردنی پرۆتین کە کاریگەریکی زۆر خراپی هەیە بە هەمان شێوەمانە ڕاستە پرۆتین خواردن لەوانەیە کوڕێکی گەنج زۆر حەزەکە ڕۆژانە 2 کیلۆ گۆشتە خوا باڵی ئەوە لە کورتخایەنە بەڵە زۆر تەندروستە لە عمری جەنابتان سەمبۆن لە کورتخایەنە ڕاضە ئەەکەی ماسوکان و گەورە ئەبێ بەڵام کە دوایکی تو عمری 45 باجی هەموو ئەو ماسوکە زۆرانە ئەدەیت و ئەو هەموو پرۆتینێکە خواردن کەواتە دوکتۆرەوە شەرت خراپە بڵێ ئەوەش خراپە ئەو وەرزشە زۆرەی کە بکرێت و پرۆتینێکی زۆری بۆ بەکاربێنرێت بە تەئکیدی حەزدان کەم خەڵکم لێ عەز بێ بەڵام هەر لە ئەسڵەن دژی سروشتە ینی لە سروشتا مرۆڤ شکل و گیانلەبەرانی کەوەتان لەناو سروشتا بە تاکید دەست ئێمە زیاتر ارتقامان کردو و پێشکەوتوتر بووین لە ڕووی مێشمانەوە یەک گیانلەبەر بینی و باڵی ئاوای قاق هەر خۆت بڵاوت کردوتەوە لە سۆشیال میدیاکەی خۆت باز لەواکەی کە مرۆڤێکی ئاسایە توانێت 120 ساڵ بژی و ڕەنگە کاتێک بێت مرۆڤێکی ئاسایی تەمەنی بگاتە 220 ساڵ بەمە دروستە؟ یعنی گەر بۆ نمونە هەندێکدا تەتەم پێ بشانە مەسەن بۆ نمونە بۆی حسابی ئەوینانە بکەینەمانە بەڵێ بەهۆی ئیسە بۆ منە یینێک هەیە لە ناو کۆمەلگای ئێمە ینی و کۆڵی ئەفسانەیە کە لە کۆمەلگای ئێمە باسی لە کۆنا خەڵک زۆر ژیاون 120 ساڵ ژیاون نەبە بەوە نەبوو لە کۆنا لە شارێکە بۆ شارێکی کە هیچ گەشت بێتە 100 ساڵمان یان تەسەور کە مستەوای ینی لاف ئێکسپەکتەنسیمانەوەتە ینی تێکڕای ئەو ینی تەمەن درێژی لە مرۆڤە لە خوار ساڵکان لە خوارسی و لە خوار چلەوە بووە تەسەڵکە یان لە 1940 ساڵکان لە 1940 شتی بڕیۆمانە تا 1950 لە 1950 لە بینی 40 بۆ 50 یان لە وڵاتی زۆر دواکەوتووە کە ڕێعای سەحی نیە تا ئەگاتە وڵاتە ئەوروپیەکان کە لە ساڵ 1900 کە گەشتە 50 لە دوای 50ەوە هەتا 2000 يعني ڕادی تەمەن بوو بە 67 ساڵ ینی تێکڕای تەمەن لە هەموو عالەمەمانە لەبەر ئەوە بە تەئکیدی کاریگەری خۆراک کاریگەری تەندروستی ئەتوانین بگەینە 120 ساڵ بەڵێ حتا نەکەوە ئێستا چەند ینی عینێکمان هەیە ئەستێرەیەکی زانایانی ئەستێرەکانی تەمەن درێژی کە لە عالەمە باسەکەن دەڤید بێکام بەڵێ ئەو شخصی کە لەدایک بووە ئەفو کە 150 ساڵەژی ئێستا لە ژیانایە یعنی مناڵێک کە ئێستا لەدایک بووە بۆی هەیە سەدەی 22 ببینێ بە تەئکیدی باشە دکتۆر بۆچی ئەو کەسانەی کە لە ناو سنتەری شارەکانە ژیان نابەنە سەر ئەوانەی کە لە گوندەکانن لە شوێنە دوورە دەستەکانن زۆر کات ئەبینی تەمەندرێژی لە لای ئەوان زۆرترەوە بە کەسانی کە لە هەموو شوێنەکانە معامەرەکان دائیمەن زۆر بە ئەوانن کەوا لە سروشتان ئێستا لە حەزەکێکی وڵاتانی کەوا زۆرتر تەمەن معامەری تیا یاخود تەمەن درێژی تیا برتی لە یابان مەسەڵمانە زۆربەیان لە شاخێکا ژیاون کابرایە کە تقریبەن جۆرێک لە وەکو چۆن لە خۆمان لە ڕووی ئاینی و مەسەن بۆ منەها سۆفیەک دەروێشێک لە تەکیەیەکا لە شوێنێکا دانیشتووە ڕۆژانە تۆزێک کەم خۆریە قوربان یەکەم لەگەڵ بەرکەوتەی لەگەڵ سروشتا هەیە هەوای پاکەڵەم ژێومانە دووەم کەم خۆریە نادیرم بینیوتانە لەو دەروێش و مەسەن بۆ لە کۆمەلگای خۆمانە لەو سۆفی دەروێشانە بینیتان زۆر خوا قەڵەو بێ ورجی هەبێ نا زۆر بەی کات بڕێکی کەم ئەو مانکوشتانش کە لە یابان ئەیان بینین هەمویان ئەوانیش بە هەمان شێوە لەگەڵ سروشتان هەوای پاکەڵەمژن خواردنی تەندروستە خۆن خواردنی بە پێچەوانی ئەو کەسێکە لە ناو شارە ئەژی ئەو کەسێکە لە ناو شارە ئەژی دائیمەن دەرگای سەلاجەکەی کراوەیە ئەمە پەیوەندیکی بەوەشەوە هەیە کە بڵین بەس لەوە کرد ئەوانی کە کەمە خۆن تەمەنیان درێژترێتەوە تەندروستێکی باشتریان هەیە باشە کەواتە هەژارەکان
تەمەن درێژترن و تەندروستێکی باشتریان هەیە بەراورد بە دەوڵەمەندەکان. بەتەئکیدی بەڵام هەندێک لەوانەیە هینیکە هەبێ معادلیکە هەبێ مەسەن بۆ هەرکەم خواردنەکەیە ببوورە قسەکەم پێ بڕی یاخود نەخێر جۆری خواردنەکەی لە ئاچە کەسێکی هێژار ئەو خواردنە تەندروستی لەبەردەستانە بێت بەتەئکیدی کەم خواردن یەکێک لە باشترین ڕێگەکان بۆ تەمەن درێژی حتا ینی لەناو مختبەرە ینی مەسەن بۆ مشک و جرجمانێ ناوە من لە ساسی یعنی ئەو بڕە کالۆری کە ئەی خوا لە ساسیمان کەم کردەوە لە ساسی تەمەنی درێژ بۆمانە باشە و هەمان شت چکم مشکی شەر شیر دەرە و جرج و مشکەر شیر دەرە و کومرۆڤ تەنها هەمان فەسەجەی لەشیان هەیەمانە شەیکەیەتە پێشۆت ئەگەر بێتگەل کەم خوارەکی پێویستە درەنگ خواردنیش ئەو زۆر یعنی دائیمەن پێویستە تۆ فترێکی تاڵاتی 18 ساعت هەندەجار 20 ساعت هەندەجار بە ڕۆژووبی 24 ساعت باشە وە کۆڵی وچانێ بێ بە جگەرت کابتوانە خۆی چاکاتەوە هەموو خانەکان پرۆسەیەکی فەسەجیمانێن ناو خانەکانی لەشمانە لە سەر مستەوای خانەکانمان کە پێوتە ئۆتۆفاجی واتە خۆ خواردنەوە ئەم پرۆسەیە دائما وەکو باسمان کرد میتابۆلیزم پرۆسەی میتابۆلیزم یعنی چەوری و کاربۆیدرێت و لەگە پرۆتینە کە ڕۆت ناو خانەکە و بۆی بسووتێ و وزە دەردا بارگرانیە لەسەری کاتێکەوە و چانەدا ئیسراحەتەکە ئەو کاتە خۆی خواتەوە یعنی چی خۆی خوات هەرچی پرۆتینێکی ناتەندروستەیە هەمووی لەناو ئەبا و سەر لە نوێ خانەکە خۆی نوێ ئەکاتەوە لەبەرەوە بە تەئکیدی ئەتوانیت درەنگ نام بخۆی کەم نان بخۆی یعنی کەم بخۆی و لە هەمان تا کەم گۆشتەوات بخۆ پرۆتین بە شێوەیەکی گشتی و لە هەمان کاتە خواردنی تەندروست خۆ خواردنی ناتەندروست خواردنی تەندروست چیە دکتۆر؟ بەڵێ خواردنی تەندروست هەموو یعنی پرۆتینی تەندروستە ئەو پرۆتینەیە کە بۆ نمونەکەوە هەم مریشکێکە کە وجودی نیە لە کۆمەلگای ئێمەکەوە مەسەن دەرزی هۆرمۆنی لێ نەدراوێ و ئەنتیبایۆتیکی لێ نەدراوێ و کەوا مانگایەکە کە گۆشتەکەی مەسەن بۆ منە دەرمانی نەدراوێتەوە و مەوادی کیمیایی بەخێو نەکرابێ ئەمە پرۆتینە تەندروستەکانە ماسی کە شێوەیەکی زۆر چاکەمانە و لەگەڵ بە هەمان شێوە چەوری تەندروست زۆر بەش کاریگەریکی زۆر تەندروستی هەیە لەوانە مەسەن بۆ منە چەورە تێرەکان کەرەی کوردی ڕۆنی خۆمانە شتانە و لە هەمان کاتدا چەورێ ناتەندروستە ناتێرەکان عفو چەورێت تەندروستە ناتێرەکان کە وەکو گوێزی هندی زەیتی زەیتون زەیتی کەتان زەیتی مەسەن بۆ نمونە ئەڤۆکادۆ ئەمانە هەمووی کاریگەری زۆر چاکیان لەسەر تەندروستی زۆر باشە دکتۆر کاتە تۆ لەگەڵ ئەوەیانی تێڕوانینێکی ئەڵە کەم خۆری دایم خۆر بە ئەمە باشترەوە گرێت کە تۆ بە یەک جار لەسەر سفرەکەدانیشی زۆر خۆت تێرەکەی یعنی تۆ لەگەڵ ئەوە شانی کەم خۆری دایم خۆر بێ کەم خۆری درەنگ خۆربی بەڵێ کەم خۆری درەنگ خۆربی بە تەئکیدی باشترین شتەوەیە باشە حتا ئەگەر خوب مەسەن بۆ منە من و تۆ بۆ منە بڵێن بۆ ئافرەتێکی وەکو جەنابەت منە لەوانەیە 1500 کیلۆ کالۆری زۆر کافی بێ و زایشە بۆ من 2000 کیلۆ کالۆری ئەتوانم 2000 کیلۆ کالۆری خۆم لە ژەمێک و ژەمونیوێکە بخۆم و ما باقی زۆربەی 20 ساعتی ڕۆژەکە هەمووی بەعنی دەست نەبم بۆ خواردن بە هەمان شێوە تۆش توانیت هەر 1500 کیلۆ کالۆری خۆ لە یەک جاری شابی خۆی یا لە جاری من هۆشیاری ئەوم نەبێت چۆن بزانم ئەو ژەمە خواردنی کە دام ناوە 1000 بۆ 1500 کالۆریە ئەوە طبعاً کاتی ئەوێ دانیشیت و هەمووی حساب بکەینەوەمانە مەسەن گرامێک پرۆتین لەگە گرامێک بۆ نمونە کاربۆهیدرات 4 کیلۆ کالۆریەدا و گرامێک چەوریش 9 کیلۆ کالۆری دامانە بەڵام بە شێوەیەکی گشتی کاتێک کە درەنگخۆری ئەکەیت بەرەبەرە خۆی چیە بێت شەهیەتت بەرەبەرە هاوسەنگ ئەبێتەوەمانە چکە ئەو شەهێتە طبیعی نییە کە مرۆڤ لە ڕۆژگات سێژەم ئەخوا و لە بینەکانیشە 3 بۆ 4 سناکینەکە ینی دەسەبا بۆ خواردن کاتێک کە پەنجەرەی ژەمەکانت دوور خستەوە لە یەکتری بۆ منە کردی بە 10 ساعت کردی بە 12 ساعت کردی بە 7 ساعت ئیتر بەرەبەر خۆت ناتوەری لە خواردن بەڵکو هاوسەنگ ئەبێتەوە مرۆڤێکی ئاسایی شەو ڕۆژێکی کامل یەک ژەم بەسێتی بە زیادە چکو مرۆڤی کۆنە گەبگرێنەوە بۆ 200 ساڵ لەمە پێشمانە هەندە جار بە هەفتە نان نەبوو بیخۆی ئەگە مرۆڤی 2000 ساڵ باسکەین هەر نەبوو لەوانە بە هەفتە نان نەبوو بە مانگ جاری وا بنەیتوانێت جارێک خۆراک دەست بکە ئێمە کێشەکەمانەوەی کە ئێستا لە دنیای پێشکەوتووە سەلاجە هەیە لە بەردەستمانە و ئەتوانین سەلاجەکە بکەین و خواردن بخۆینەوەمانە باشە دکتۆر هەندێک داتاو هێناوە ئەو داتایانە چین ئەگەر من حەزم کرد بەڕاستی لە یەکێ لە کەناڵەکانە باسی اینیان کرد وتیان لەم سەرژمێرەی دواییدا زۆر سەرنجی ڕاکێشام وتیان ئافرەتێک لە سنجار صوصي وحوصل جاو مواليدي 1800 طبعا من علمي غيب بيني لو انا كبلو الدكتور لو شو زمان زانه معنا والله اتواني زانست لوجيك بكاربين بو معنا طبعا وجني كل رسم كان دان هر سير رسم كخوي كان ناقات انا وصال هر بس برسم من مجموعه يعني من سنوات اني كانوا معنا باشا
گەورەترین کەس کە لە مێژوودا تا ئێستا کە توانی بێتی ئەو ڕێکۆردە بشکێنە ژنێکی فەڕەنسیە کە مردووە ئێستا لە 1990 ناوی ژان کالمانە ئەمە 122 دانە ساڵ و 164 ڕۆژیاوە باشە ئێستا لە ژیانە نەماوە هەتا مانگی 19 ئۆگەستی 2024 ئەم ساڵ ژنێک یەکەم بوو کە لە ئیسپانیا ناوی ماریا برانیاسە ئەم ژنە 170 ساڵ و تقریبا نزیک 184 ڕۆژ کامانە ئێستش حالیەن تەسەوڕکە تەنها لەسەر ئەرزا 4 کەس هەن یعنی تەسەوڕکە 4 کەس هەن لەسەر ئەرزا کە ئیسە بە تەمەنترین کە بژی ناوی تۆمیکۆ ئیتوکایە یابانیە ژنێکە خۆشبەختانە طبعا لە هەرچی معەمەرەکانە هەیە یەک بە حوتی یعنی حوتی ئافرەتەیەکی پیاوە ناگا بە هیچ شێوەیەک هیچ مقارنەی لە بینی تەمەندرێژی پیاوە و تەمەندرێژی ئافرەتە لەوانەیەکی پرسیارکە بۆچی باشە زۆربەی کاتەوە پرسیارەکەینەوە ئافرەت بە شێوەیەکی گشتی ئافرەت کەمتر بەرکەوتەیە بۆ شتە خراپەکان بە تێکڕا کەمتر جگەرە ئەخوا کەمتر ئەخواتەوە کەمتر بۆ نمونە دەرمانێک خوا نازان چی زۆربەی کات ئافرەت ئەو بەرکەوتانەی نییە لەبەر زۆربەی کات لە هەموو داتاکانە ئافرەت زۆر بەتەمەنترە لە ژن ئێستا لە هەموو سەر ئەرزە تەسەوڕکەن دانەیەکی یابانی دانێ برازیلی کە ناوی ئینا کانارۆیە ماشە لەگەڵ دانەیەکەی بریتانی و لەگەڵ دانێکی یابانی یعنی دوو یابانی و بریتانیەک و برازیلیە کە لە سەر و 115 ساڵۆن ئیتر ما باقی ئەوانی کە لە سەر و 114 ساڵۆن بەتەمەنترین کەسێک کە تا ئێستا لە ژیانە ژیاوێت 122 ساڵ بۆ لە فەڕەنسا ژنێک نانا بە تەمەنترین کەس کە مردووە 122 ساڵ 164 ڕۆژ ژیاوە بەڵام ئێستا ئەو کەسێک کە لە تەمەنایە یابانیە ناوی تۆمیکۆ ئینوکایە 116 ساڵ و 185 ڕۆژە ئەمە لەوانەیە بڵێ چۆن مەسەن بۆ نمونە ئەم شتە ڕوویاوە لای ئێمە هیچ داتایەکمان نییە یعنی کە یەکی عمری گاتە 90 ساڵ هیچی لەبیر نییە پرسیاری لێکەن من زۆر 200 ساڵە بم زۆربەی کات یعنی جا من ئەو کێشەیەم هەیە لەگەڵ ژمارە زۆربەی کۆمەلگای ئێمە بەداخەوە یعنی معرفەت یا خو کۆڵەی زانیاری ژمارەمان نیە نازانین مەسەن زۆربەی خەڵک نازانن ملیار چەند سفر لە دوایەتیمانە هەتا ئیسا ئەم نوع کەسانی کەواین بوونمانە بۆ نمونە کەسێکمان نییە لە کوردستانە تا ئیسا واقعەیەکی تەریخی کۆن بۆ نمونە ئینگلیز لە ساڵی 1970 هاتن و ئیتر استعماری عوسمانیان دەرکرد و نا ساڵی 1970 بوو باشە ئەم ئافرەتە توانای ئەوەی هەیە سەڵسی یعنی زانی چەندێکە بێ 40 ساڵ بوو بێ لەو کاتە مستحيل اشتوى هر نازاني باشا ملك فيصلي عراق لازم نصوب سوكا كي هي لكم الجاي ايما بتواني بيري بيتو قبل من ده صالبون كملك فيصل هاتوا صرحكم نيشتي ومانية لبرتي لبروي لولاتي من رعاية صحي كما زور بيكات اي خنا خلط جايك ومانا بيز قالوا اخواننا تندرسي كاي خوين لدوري اوروبي بوشي معمر منظور لا منظور معمر رعاية صحي زور باريكي تشاكيان هي لكاتي تقاعديه زۆربەی کات ڕاضەکەن بەیانان ئەو شتانە بۆ ئێمە نابێ اینجا عفو حەزەکەم یەک شتێکش بڵێم لەبارەی ئەوە ئێمە شتێکمانە پێوتە سانتینەرە یاخو بە تەمەن تەسەوڕ کە بە تەمەنەکان یعنی هەتا ئەم لەحظەیە لە هەموو جیهانە 9 ملیۆن بە تەمەنمان هەیە کە لە سەر و 100 ساڵان تێپەڕاندە بێمانە اینجا شتێکمانە پێوتە سوپەر سانتینەرە یعنی ئەوانەی کە 100 تێپەڕێنن لە 1000 کەس لە بەتەمەنی 100 ساڵیە یەک دانیان ئەگات 100 ساڵیەوە يعني تصورك يعني لدى مليون كس 1 مليون كس العراق هموي دم 40 مليون بيبون هنا شوار كس 8 اقاط صاروا صودا ان اقر صاروا صوب عن حساب كاين لا سكوباس مالك لا سر همو جهان دانام سرطان بيشنم لا همو جهان شوار كس هيك باشا ان جا دوي انا كم لا انا خان عفو الزور يعني قريك بواقعانه وتوزب قريب بوجدان وسيري اما هینکا ماریا برانیاس و لەگەڵ ئەمەی ناوی نازم چیە کوردە خەڵکی منطقەی سنجارە ئەم ئافرەتەش تەمەنی ئەگەر بە من ئەڵێ وەکو سپۆڕێت لە بین 85 بۆ 90 ساڵە هیچ جاری عەردەم و چاوی هەرتێک نەچوو بۆ شێوەمانە دکتۆر چۆن ئەزانی تۆ لە بینی ئەوە بەڵێ یعنی بەجموعەیە شت هەیە تەغیراتی فەسەجی هەیە لە ناو دەموچاوی ئینسانە بۆ منە مووی زۆر ڕق دروست ئەبێت لە خاصن لە ئافرەتە لەبەری ئافرەت خۆ ڕیشی نیە ئەمانە سەنەتی پاچ کە لە پیاویش و ژنیشان ڕوادات یەکەم جار لە پەنجەکان لە دەست و دەستپێکە سەنەتی پاچ ئەو بریتە لەو ئینەی لەو پەڵە ڕەش قاوەیی کە دروست ئەبێت یەکەم جار بە نیتکەیەکی بچووک دروست ئینجا دوای گەورە ئەبێت ئینجا دوای هینە بێ وەکۆڵەیت ناڕێک و پێک دروست ئەبێت لە دەموچاو داوامانە باشە پیاڵەکانی چاو هەموو ئەمانە یعنی هەر کەس سەیری ڕسمەکە بکات
طبعا برسیارن لێ کرۆچەنی و 200 ساڵم چزانێت بیری نەما نا بیری نەماوە لەبەرەوە بەڕای من لە میدیاکانە ینی زۆر زۆرە و هینە کردی ئیسش هەر لە خزم و کەسکاری خۆشمان پرسیارکە با پیری من بەڵا 150 ساڵە بوو بەخوا لاانە سەحەت بابیان کەس نییە لەسەر ئەرزاتە ئیسە ڕێکۆرد کرابێ 122 کاتە دکتۆر ئەوەیە کە ئێماڵین بووە لە ڕابردووە بۆ منە تەمەند درێژتر بوو وەک لە ئێستا تەمەند درێژتر نەبوو بەعکسەوە کاتە ڕەنگە بیریان نەما ئێستا زۆر تەمەند درێژترە ینی بەتەسەور کە لە ساڵی 1900 لە خوار 1950ەوە باشە تەنها لە خوار عفو لە 2020 تا 573,000 بوتمان بە تەمەنمان هەیە لە 150,000 بە تەمەنمان هەبوو تەسەورەکەی سێ قات هەر لە بین 2000 و بۆ 2020 يعني لما بيزعم صحلا سيق برامبر او كساني باوا قصب كاين كا 8 انا قاعد صال زي كل لجا باشا ونيازه اللي تا 2050 8 درجه كان يعني 6 صالي باسا كاين معنا نكسو بقنا 1 مليون كاس لجهانا لا 8 مليار كاس استاني ومليون هي لبرو الزور راديش كم يعني بتوقعاتي من همو عراق توقع كم شهر كاس بينش كاس يتابع بقى تصل دەست باشە ئێمە سێژەمی سەرەکیمان هەیە باشە کەواتە تۆ لەگەڵ ئەوەیە بە هیچ جۆرێک ئەم سێژەمە سەرەکیە نەخورێ یان باس لەوە کرد یەک ژەم بەسە کافیە بۆ کەسێک لە ماوەی 24 ساعتە بەڵێ یعنی باوەڕکە هەندێک توێژینەوە هەیە باس لەوە کاڵێ ئەگەر بێت و مرۆڤ بەدەر لەوەی چی ئەخۆی چی ناخۆی ینی پاقلاوە خۆی ئەسکرێمە خۆی لەوانەیە بڵێکمانە ئەگەر بێت و مرۆڤ بە قیاسی وەکو ژیانی ڕژێمی ژیانی ئەشکەوت بگرێتە بەر و 3 ڕۆژ لە 72 ساعت جارە بس عملی نییە خۆتزانانی ینی بەیەکە بڵێ 3 ڕۆژ جارێ یەک ژەم خۆمانە بەڵام بە هەر حاڵ هەر بە حیاتی نەتوش سەرطانە بێ نەتوشی نەخۆشی ئەبێ بە هیچ نەشەکرە نەزەخت هەموو کێشانەی کە ئێستا پەیوەندی بە خواردن هەمووی پەیوەندی بە خۆراکۆیەمانە تەسەڵکە ئەزانی چی باشترین شت چییە ناوی جەنابتم نەزانی عفو ناوی جەنابتم نەزانی من ڕەوەند کاک ڕەوەند زۆربەی کات ئەتوانی چی دەست پێکەی زۆربەی ئەو کەسانی کەوا یەکەم جار 3 ژەمە خۆن لەگەڵ سناکینگە ئەتوانن یەکەم جار سناکان ترکەن یعنی بینی خۆراکان ترکەن بەرەبەر دوای ئەو ئەتوانی یەکێ لە ژەمەکان باشترین ژەمەوەی کە تەرکیکەی بەڕای من برتێ لە ژەمی بەیانی کە زۆر ئاسانترە ئەتوانی تەرکیکەی بەرەبەر یەنە سەر ژەمی نیوەڕۆ ژەمی نیوەڕۆش ئەتوانی بەرەبەر خەفیفیکەی بیکە بە نیو ژەم یعنی ژەمێکی تێری تەواوەتی لە ئێوارانە نیو ژەمیش لە نیوەڕۆانە و زۆر کات ئەتوانی لە هەفتەکە بۆ نمونە جارێ یا دوو جار هەر یەک ژەمیش خۆی ئێوارە زۆر چاکە و زۆر تەندروستەبی مێشک باشتر ئیشەکە حتا ئەو زەی کە هەتا ئەو ڕۆژانی کە بە ڕۆژوویت نەک لە بیدایەتە ئەگەر ئاو بخۆیتەوە و خوێ بخۆی طبعا نەکۆک ڕۆژی ڕەمەزان لەوانەیە کە پرسیارکە ئەی بۆچی لە ڕۆژی ڕەمەزانە بێتاقەتم بەڵێ ئاو ناخۆیتەوە هەموو گیانەکەمە لە پۆتاسیۆم و کالسیۆم و مەگنیسیۆم هەمومانە دکتۆر کەواتە ئەو کەسێک کاڵێ من ئەگەر 12 نیوەڕۆ نان نەخۆم کاتە 12:30 ئەمرم تەوا بەڕاستی ژیانم ئەوەستێت شتیوانە ڕاهاتنی خۆیەتی خۆی ئەتوانێت کاتەکانی خۆی بۆ جۆرە لێ بکات کە پێویستی پیاوێک لە سکۆتلەندا ناوی ئەنگەس بەربێریە 184 ڕۆژی 384 ڕۆژی ڕێک بە ڕۆژوو 384 ڕۆژ بە ڕۆژوو بوو کە ئەکاتە تقریبان 14 مانگەکە تەنها ئەو قاوەی خواردۆمانە باشە لەبەرەوە ئەفسانەیە ینی کە من دوو ژەم نەخۆم با خەڵک بە مانگ هیچی لێ نایە و کابرای 384 ینی ساڵێک و 2 مانگ هیچی نەخوارد باشە دکتۆر ئەمە زانیاری لەسەر بابەتێک وەرگرم بۆچی زۆر پزیشکەیە کاچی بۆ لای ئەڵێ بۆ من تۆ کەسێکی 30 ساڵی بەڵام خانەکانی جەستەت وەکو کەسێکی 50 ساڵی لێ هاتووە چوزانم جگەرت وەکو کەسێکی 6 ساڵە گورچی لە وەکو کەسێکی 70 ساڵە ئەمە پەیوەندی بە چی ئەمەش پەیوەندی بە خۆراکەوەیە کە خۆراکی ناتەندروستی خواردەوە کەسە بۆیە بۆ شێوازێ بەڵێ ڕێزم هەیەەوە بە هەندێک فحوساتی زۆر خاص ئەکرێ بە شتەوەی کە ئەڕێ بەلای دکتۆر و لە عیادا و بە یعنی سەماعەیەک ئەو شتە دروست نابێەوە جوان یعنی هین نییە بەو شێوەیە کە هیچ دکتۆرە ناتوانێت بە تۆ بڵێمانە بڵێ حقیقەتێکی بایۆلۆجی هەیە ئەوش ئەوەیە کە هەموو ئۆرگانەکانمان جیاواز یعنی هەر یەکە و بەلایەکە سەپەرەتلی تەمەنیان زیادکەمانە ئەو کەسێک کە زۆر کۆمپیوتەر بەکاربێنە بە تەکیدی تەمەنی چاوی زۆرتر ڕۆڵمانە هەندێک کەسێ مجموعەی خۆراکی ناتەندروستی خواردوێت زەرر لە مێشکی داوە تەمەنی دەماغی زۆرتر ڕۆشتوە یان دەماغی بۆ بە 6 ساڵ هێشتا ئۆرگانەکانی کەی 45 و 50 بە هەمان شێوە جگەرێت خۆراکی ناتەندروست یەکەم شت کە جگەر و وێرانێکاومانمان ئەو کەسانی کا زۆر پرۆتینە خۆن گورچی لیان لەبەر بە تەکیدی هەموو شانەیەک یا هەموو ئەندامێکی لەشی مرۆڤ جیاواز لە دانەیەکی تر یعنی هەمووی بۆ سیستەماتیکلی وەکو یەک ناڕابڕێەوە
هەر یەکە و بە شێوەی داوە. باشە کەواتە دکتۆر لە کۆتاییە پێمان بڵێ کەسێک کە تەمەنی 20 ساڵە کەسێک کە تەمەنی 30 ساڵە چۆن بتوانێت بۆ تەمەنەی خۆی بێت بۆ نمونە زەرەروزیان لە هیچ ئۆرگانێکی جەستی خۆی نایە چی بکات ئامۆژگاری تۆ چیە بۆ کەسانە؟ وتمان ئەمە باسی خۆراکمان کردکەوە بە شێوەیەکی باش خواردنی تەندروست خۆ زۆر بە کورتی درەنگ بخۆ کەم بخۆ یعنی هەندێک کەسێ بەداخەوە حەزکەم لێرەوە چەند جار باسیەوەم کرد حتا لە قناڵەکەیەوە بەناوی ئەنواع و ئەشکاڵ مەسەن بۆ نمونە بەناوی خۆراکی چیتۆ بەناوی نازم چیتۆ زۆر تەندروستە شتێکی زۆر چاکەمانە بەڵام سەیرەکی ڕۆژی وایە کیلۆ نیو 2 کیلۆ گۆشت و چەوری و ئەمانە خوا دوو قاتی ئەوەی کە خۆی پێویستیمانە حەیاڵەت تێرم نەخۆرد بەس هیلاک لە درێژ خایەنە زۆر تەن خراپەمانەیە لەبەر هیچ ڕژەمێکی خۆراکی ئەگەر نەبێتە هۆی ئەوەی کەم بخۆی تەکی خراپە بوت یعنی ئیتر باسی مەکە هەرچی بێت یعنی بە کوردیڵ بە باڵ بفڕێت مادەم نەبووە هۆی ئەوەی کەوا باڵانسی شەهیەتی بکات وەکو وەڵیت شەهیەتی دابەزێنەمانە بە تەکیدی خراپە کەم بخۆ درەنگ بخۆ خواردنی تەندروست خۆ هاتینە سەر خەوی تەندروستێکی کە لە گەورەترین فاکتەرەکانمانە کەوا باشە ئێمە سەعاتێکی بایۆلۆجی لە مێشکمانەیە کەوا باشە تک ئەجوڵەتەوەمانە زۆربەی کات و کەسانی کەوا سەعات 12 1 2 هەیە تا 3 بەیانی سەعات 11 هیچ ئیسفادەی نامێنەمانە اینجا سترێسی ژیانمان طبعا لە کۆمەلگای ئێمە سترێس زۆرە لە ئیش کار ماڵ مناڵ ژن ئەمانە ئەوەش زۆر تەسیراتی خراپی حتا هەندێک توێژینەوەی حتا گەر خۆراکی تەندروستی خۆی سترێسەکە زۆر بێ بە درێژخان هەر تووشی جەڵتە و نەخۆشیەکان دەستخۆش دکتۆر سپاس بۆ تۆ سپاس بۆ زۆر زانیاریەکانت دومان کردی دەستان خۆش وەڵای زەنگەڵتان بەردەوامین لێسا پشووکی کورد وەرەگرین و گەڕێنەوە وڵاتە